بڕیارە لە کۆتایی ئەم مانگە کۆمپانیای دیلۆیت راپۆرتی 6 مانگی هەناردە و فرۆشتنی نەوتی هەرێم بڵاو بکاتەوە. وتەبێژی حکوومەت هەرێمی کوردستانیش دەڵێت چاوەڕوانین دیلۆیت ماگانە راپۆرت بڵاو بکاتەوە و هەموو ئەو زانیاریانەش بخاتە ڕوو کە هەرێم نەوت ڕەوانەی دەرەوە دەکات. کۆتایی مانجی 6 مانجی یەکەم کۆتایی پێدێتن پێشکەش بە ئەنجومەنی وەزیران دەکرێت دوای ئەعلان دەکرێت دوایەوە مانگ بە مانگ چونکە تەراکمی ئیشەکانی پێشتر و هەندێک گرفتیش هەبوو دوای کۆتایی 2017 تا ڕادێک نیانتوانی زانیاری پێویست لە هەندێک شوێن بەدەست بێنن لەبەرەوە تۆزێک تاخیر کەتیە بەتایبەتی ئەو بڕە نەفتەی کە دەچۆت تورکیا لە مینای جەیهان وچونە لەوێ زۆر هاوکاریان بەدەست نەدەهێنا بەڵام ئێستا و کێشانە چارەسەر بووە زانیاری پێویستیانە بەردەستەوە لە دوای ئەوەی کە ئیساڵ و نیوەکی ئەعلان دەکرێت دوای ئەوە مانگ بە مانگی ئەعلانی دەکەن. دوایین ئاماری هەناردەی نەوتی هەرێم 300,000 بەرمیل نەوتی لە ڕۆژێکدا تێپەڕاند. شارەزایەکی ئەم بوارەش ڕای وایە ئەگەر دیلۆیت بەردەوام راپۆرت و وردەکاریەکانی هەناردە و فرۆشتنی نەوت بڵاو بکاتەوە ئاستی داهات و شێوازی فرۆشتنی نەوت بۆ هەمووان ئاشکرا دەبێتن و وەڵامێکیش دەبێت بۆ ئەو ڕەخنانەی کە پێشووتر دەگیران. ئەوەی کە تاوکو ێستا گوزەری کرۆ تەنها بڵاوکردنەوە یەک راپۆرتە لە مانگی یەکی ساڵی 2018 کە راپۆرتی 6 مانگی یەکەمی ساڵی 2017 بۆ کەمە یەکێکە لەو کەم و کورتانی کە چاوەڕوانەکرا تاوکو ئێستا راپۆرتی 2017 کۆتایی پێبات واتە 6 مانگی دووەم یانەکرێ بڵێن نیوەی دووەمی ساڵی 2017 تاوا بووە چاوەڕوانی 2018 بووە بەڵام تاوکو ئێستا بڵاو نەکراوەتەوە. ئەگەر ئەم راپۆرتانە لە کات و وادەی خۆیان بڵاو بکرێتەوە بە جۆرێک میکانیزمی بڵاوکردنەوەی راپۆرتەکان ئاسان بگاتە میدیا هاوڵاتیان پەرلەمان و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ئەکرێت جۆرێک لە پرۆسی شەفافیت لە هەرێمی کوردستانە بەرپا بکرێت. بە پێی گرێبەستی نێوان حکوومەت هەرێم و کۆمپانیای دیلۆیت کۆمپانیای ناوبراو ئەرچی وردبینی لە هەناردە و فرۆشتنی نەوت و داهاتەکانی نەوت و گاز لە هەرێمی کوردستان دەکەوێت ئاستۆ لەو ڕێگەیەوە تەواوی زانیاریەکانی بە بازارکردن و فرۆشتن و داهاتەکەی لە چوارچەوەی راپۆرتی وردبینی بۆ ڕای گشتی ئاشکرا دەکات. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.